جوانترین و گەرموگەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتان داین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی پێنجشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. گیانەدەستان و برینداربوونی سێ کۆڵبەر لە مەریوان و نەوسوود، سەپاندنی سزای لێدانی 40 زەربە شەلاق بەسەر محەممەد جەعفەر محەممەدی لە سنا، ناڕزایەتی خەڵکی ئافرین لە ئازکوشتنی منداڵێک لەلایەن هێزەکانی تورکیا، دەستوەسەرکردنی 114 کەس لە سمنان و قەزوین و داخرانی حسابی بانکی تایبەت بە کۆکردنەوەی یارمەتی بۆ لافاو لێدراوانی بەلوچستان. درێژە هەواڵەکان گیانەدەستان و برینداربوونی سێ کۆڵبەر لە مەریوان و نەوسوود. ڕۆژی چوارشەممە 23 ڕەشەممە کۆڵبەرێکی خەڵکی گوندی گاگەڵی مەریوان کە پێشتر بەهۆی ڕووزاوی هاتوچۆ بریندار کرابوو بەهۆی سەختی برینەکانی لە نەخۆشخانەیە بێعسەدی سنەکگیانی لەدەستا. هەروەها ڕۆژی پێنجشەممە 2 کۆڵبەر لە سنووری نەوسوود بە تەقەی هێزەکانی ڕۆژین بریندار کراون. شەوی شەممە 19 ڕەشەممە ئۆتۆمۆبیلی هەڵگری کۆڵبەران لە سنووری مەریوان لەلایەن هێزەکانی ڕژیمەوە تەقەی لێکرا و ئۆتۆمۆبیلەکە وەرگڕا. لە کەمیۆ ڕووزاوەجا کۆڵبەرێک بە ناوی ئارام مەنوچەهری گیانی بەخت کرد و 2 کۆڵبەری دیکە بریندار بوون کە ناسناوی یەکێکیان بریتی بوو لە سەیوان باتر. ڕۆژی چوارشەممە سەیوان بەهۆی قورسی برینەکانی لە نەخۆشخانەی بەعسەتی سنە گیانی لەدەستا. لەلایەکی دیکەوە شەوی سێشەممە 22 ڕەشەممە هەنگی مەرزی نەوسوود کۆمەڵی کۆڵبەری دەست بەسەر و ئەشکەنجەدا و کۆڵەکانیانی زەوت کرد. هەروەها بەیانی پێنجشەممە لە هەمان سنوور 2 کۆڵبەر بە تەقەی هێزەکانی ڕۆژین بریندارکران. بە پێی زانیاریەکان ناسناوی یەکێک لە کۆڵبەران بە ناوی فارۆق سەیدی ئاشکرا بووە و زانیاریەک لەسەر ناسناوی کۆڵبەرەکەی دیکە لەبەردەستانیە. سەپاندنی سزای لێدانی 40 زەربە شەلاق بەسەر محەممەد جەعفەر محەممەدی لە سنا. لە ڕۆژانی ڕابردوودا محەممەد جەعفەر محەممەدی هاوڵاتی خەڵکی سنا لەلایەن لە قی 107 دادگای دوی تاوانەکانی ئەو شارە بە تۆمەتی بێڕێزی بە هێزەکانی حکوومەت سزای لێدانی 40 زەربە شەلاقی بەسەردا سەپێنراوە. بە پێزانیاریەکان محەممەد جەعفەر محەممەدی پێشتر سەبارەت بە چوونەژورەوەی نایاسایی هێزەکانی فەراجا بۆ نێو ماڵەکەی و هەڕەشەکردنیان لە بنەماڵەکەی سکاڵای لە دادگای گشتی و انقلابی سنە تۆمار کردبوو. بەڵام دادگا قەدەغەی بە دوواداشون بۆ دۆسیەکەی دەرکرد و لە بەرامبەردا سزای 40 زەربە شەلاقی بەسەر ئەو هاوڵاتیەدا سەپاند. ناوبرا ڕۆژی دووشەممە 4 بەفرانباری 1402 لەلایەن هێزەکانی ئیدارەی سەعات بە توند و تیژەوە دەست بەسەر و پاش 8 ڕۆژ بەدانانی بارەمتەی 300 ملیۆن تمەنی ئازاد کرا. بێبەشکردنی کەماڵ شەریفی بەندکراوی سیاسی کورد لە جەرمان لە زیندانی میناب. بە پێی راپۆرتەکان بەرپرسانی زیندانی میناب لە پارێزگای هۆرمۆزگان کەماڵ شەریفی بەندکراوی سیاسی ڕاگیرا و لەو بەندیخانەیان لە 16مین ساڵی بەندکرانیدا لە دەستڕاگەیشتنەوە دەرمان و مەرەخەستی کاتی بێبەش کردووە. کەماڵ شەریفی لە ماوەی بەندکردنیدا دووجار لە ساڵەکانی 1391 و 1399 هەتاویدا لە زیندانی میناب تووشی جەڵتەی مێشک و دڵ بووە، بەڵام هەردوو جار دوای گوازرانەوەی بۆ نەخۆشخانە و بەبێ تەواوکردنی خۆناغەکانی دەرمان گەڕێندراوەتەوە بۆ زیندان. ناوبراو چالاکی سیاسی خەڵکی سەقز و ئەندامیەکێک لە حزبە نێرەکانی ڕژیم بوو کە لە ڕێکەوتی پەنجی جۆزەردانی 1387دا لەگەڵ یەکێک لە هاوڕێکانی کەوتنە بۆ سێ هێزەکانی وەزارەتی ئیسلاحات و هاوڕێکەی گیانی بەخت کرد و خۆی دەست بەسەر کرا. کوژرانی و برینداربوونی 26 کەس بەهۆی ڕووزاوی هاتوچۆ لە مەحوەرەکانی پارێزگای ورمێ. ڕۆژی چوارشەممە 23 ڕەشەممە بەهۆی دووڕووداوی هاتوچۆ لە مەحوەرەکانی مەهاباد بۆ ورمێ و ورمێ بۆ تەورێز 4 کەس گیانیان لەدەستا و 22 کەسی دیکەش بریندار بوون. بە پێی راپۆرتەکان بەهۆی پێکدادانی نێوان ئۆتۆبوسێکی نەفەر هەڵگر لەگەڵ بار هەڵگرێدا لە مەحوەری ورمێ بۆ تەورێز هاوڵاتی گیانی لەدەستا و 22 کەسی دیکەش بریندار بوون. لە ڕووداوی دووهەمدا لە جادەی نێوان مەهاباد بۆ ورمێ 2 ئۆتۆمۆبیلی سەواری بەریەککەوتن و بەهۆیەوە 3 هاونیشتمانی گیانیان لەدەستا. ناڕزایەتی خەڵکی ئافرین لە ئازکوشتنی منداڵێک لەلایەن هێزەکانی تورکیا. شەوی چوارشەممە 23 ڕەشەممە هێزەکانی سەر بە دەوڵەتی تورکیا لە شاری جێندرەسی سەر بە کانتۆنی ئافرین تەقەیان لە منداڵێک کرد و کوشتیان. پاشە ڕووداوە کورزانی ئافرین ڕژانە سەرشەقام و خۆپشاندانیان کرد.
بەپێ راپۆرتەکان منداڵێکی کوردی دانیشتووی شاری جەندرێستی سەر بە کانتۆنی ئافرین بە ناوی یەمەن ئەحمەد ئیبراهیم لەلایەن هێزە ئیسلامگەرەکانی سەر بە تورکیا بە شێوەیەکی وەحشیانە کوژرا و سەرمەکەی خرایە نێوبیریکی ئەودا. پاشەو جەنایەتە کوردانی دانیشتووی ئەو شارە ڕۆژانە سەر شەقام و داوایان لە خەڵک کرد دژوە دەوڵەتی تورکیا خۆپیشاندان بکەن. لە بەرامبەردا هێزەکانی تورکیا چەقەیان بەسەر خەڵکدا کرد، بەڵام زانیاریەک لەسەر بریندارانی و ناڕزایەتیە لەبەردەستانیە. بانکرانی دوو پارێزەری خەڵکی سومعەسەرا بۆ دادگا. ڕۆژی چوارشەممە 23 ڕەشەممە دوو پارێزەر بەناوەکانی فاتمە خۆرسەند و فاتمە ئازەریون لەسەر سکاڵای ئەمیر حسین خەلیلی دادیاری لە قیسێ دادسەرای سومعەسەرا بە تۆمەتی بڵاوکردنی پڕۆپاگەندا بانکێشکران. بەپێ راپۆرتی دەستگای هەواڵنێری هیرکانی دادیاری لە قیسێ دادگەستەری سومعەسەرا لا پارێزگای گیلان پەروەندەسازی بۆ ئەو دوو پارێزەرە کردووە و پاش بانکران بەدانانی وەستێقە و بە شێوەیە کاتی ئازاد کراوە. دەست بەسەرکردنی 114 کەس لە سمنان و قەزوێن. فەرماندەی ئینتیزامی پارێزگاکانی سمنان و قەزوێن ڕۆژی چوارشەممە 23 ڕەشەممە ڕاگەیان 114 کەس لەو دوو ئۆستانە بە بیانووی هەنجار شکێنی لە شەوی چوارشەممە سووریدا دەست بەسەرکراون. بەپێ راپۆرتی هێرانە 54 کەس لە سمنان و 6 کەس لە قەزوێن دەست بەسەرکراون، بەڵام ناسناویان هێشتا ئاشکرا نەبووە و هۆکاری بەندکران و شوێنی ڕاگیرانیان نەزانراوە. بە وتەی پۆلیس ئەو 104 کەسە هەنجار شکێنیان کردووە، بەڵام ڕوون نییە مەبەستیان لەو وەشەیە چییە. ئەشکەنجەدان و وەرگرتنی ئاعترافی ئەجباری لەو دوو بەندکراوی بەلوچ. بەپێ راپۆرتی کەمپەینی شارەکانی بەلوچ، حەمید ڕەزا کوهکەن و حارس خەروت دوو بەندکراوی بەلوچی خەڵکی زاهیدان لەلایەن وەزارەتی ئیسلاحاتەوە بە سەختی ئەشکەنجە و ناچار بە دانپێدانانی زۆرم لێکراون. بەپێ و راپۆرتە حارس خەروتی تەمەن 16 ساڵ لە کانونی چاکسازی و پەروەردەی زاهیدانەوە بۆ گرتوخانەی ئیسلاحات گوازراوەتەوە. مەئمورانی ڕژیم ئەو مێرمەنداڵەیان بە مەبەستی وەرگرتنی ئاعترافی ئەجباری دژ بە حەمید ڕەزا کوکەن بە سەختی ئەشکەنجەداوە. هەروەها حەمید ڕەزا کوکەن بەهۆی ئەشکەنجەی جەستەی و دەرونی ناچار بە دانپێدانانی زۆرم لێ دژ بە حارس خەروت کراوە و ئێستا توانایی بە پێوەوەستانی لەدەستاوە. جێگەی ئاماژەیەکە حەمید ڕەزا کوکەن و هاوژینەکەی بە ناوی ئەلف نارۆیی هاوڕێ لەگەڵ عەلی ئەکبەر کوکەن تەمەن 20 ساڵ برازای ناوبراو یەکێک لە خزمەکانیان بە ناوی حارس خەروت ڕۆژی سێشەممە 7 ڕێبەندانی 1402 دەست بەسەر و بۆ گرتوخانەی ئیسلاحاتی زاهیدان ڕاگوێزران. داخرانی حسابی بانکی تایبەت بە کۆکردنەوەی یارمەتی بۆ لافاولێدراوانی بەلوچستان. بەپێ راپۆرتی شۆرای سنفی فەرهەنگیانی ئێران سێ حسابی بانکی کە لەلایەن ئەو ڕێکخراوەیە بۆ کۆکردنەوەی یارمەتی ماڵی بۆ لافاولێدراوانی بەلوچستان دیاریکرا بوو لەلایەن ناوەندەمنیەتەکانەوە داخراون. محەممەد حەبیبی چالاکی سنفی وتەبێژی کانونی سنفی معالیمانی تاران وێڕای پشتڕاستکردنەوەی ئەو هەواڵە ڕایگەیان خەڵک ئەتوانن پارە بۆ ئەو سێ حسابە بانکیە بنێرن، بەڵام ڕێگەی دەرهێنانی یارمەتیەکان نییە. ناوبراو داوای لە هاوڕەکانی کردووە تا ئەو کاتێ حسابەکان دەکرێنەوە پارەی تێنەکەن. پێشتریش حسابی بانکی چالەکانی بەلوچ لەلایەن ناوەندەمنیەکانەوە داخرابوو. ڕژمی جەنایەتکاری ئیسلامی هیچ هەنگاوێکی بۆ چارەسەرکردنی کێشە و گرفتی خەڵکی لێ قەوماوی بەلوچ هەڵنەگرتووە و تەنیا خەڵکی شارەکانی ئێران و کوردستان بوون کە بەهانای خەڵکی هەژاری بەلوچستانەوە چوون. ئاشکرابوونی زەمینخاری لەلایەن کازم سدیقی ئیمام جومعای تاران. یاشار سوڵتانی ڕۆژنامەنووسی خەڵکی تاران ڕۆژی چوارشەممە 23 ڕەشەممە ڕاگەیان کازم سدیقی نوێنەری خامنەئی و ئیمام جومعای تاران زیاتر لە 4000 متری چوارگۆشە زەوی و باخی دەوڵەتی لە ناوچەی ئەزگەلی تاران بە شێوەی نایاسایی داگیر کردووە. کازم سدیقی پێشتر ئەدعای کردبوو کە خوددا لە دەرونی ڕێبەری کۆماری ئیسلامیدا خۆی نیشانداوە و خامنەی ئیمامی 12هەمی شیعەکانە. شەرکەتی پێڕەوانی ئەندیشەی قائم کە لەلایەن سدیقی و کوڕەکانی لە مانگی سەرماوەزی 1401 دا دامەزراوە ناوەندێکی دیکە گەندەڵی ئەو بنەماڵەیە. ناوبراو ئیدارەی حەوزەی عەلمیەی خومینی لە تارانی لە ئەستۆدایە و لە کوێ 23000 متر چوارگۆشە زەمینی ئەو مەدرسەیە پارچە زەمینێک بە نرخی 1000 ملیارد تمەن لەلایەن خۆی و بنەماڵەکەیەوە داگیر کردووە. دوا هەواڵ خۆپیشاندانی خەڵکی سووریا دژ بە بەشار ئەساد.
ڕۆژی چوارشەممە 23 ڕەشەممە دانیشتوانی شاری سویددا لە باشووری ڕۆژهەڵاتی سووریا بۆ جارێکی دیکە دژ بە دەوڵەتی بەشار ئەسەد خۆپیشاندانیان کرد. بە پێی راپۆرتەکان ماوەی چەند مانگەکە دانیشتوانی سویددا و گوندەکانی بەردەوام دژ بە دەوڵەتی بەشار ئەسەد خۆپیشاندان دەکەن و خوازیاری گۆڕانی یاسای بنەڕاتیە وڵاتە، گواستنەوەی دەسەڵات بۆ نوێنەرانی ڕاستەقینەی خەڵک، بەکردەوە دەرهاتنی بڕیارنامەی نێودەوڵەتی 2254 و دامەزراندنی حکوومەتێکی نامەرکەزی بوون. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکە هەر شاد واس بوو.